نایم کاکەمە نایم لەبەر چی؟ ناچی مامۆستا ناچی ئێستا نازانم کێ مدیرە ئەمن یعنی هەرزێکتان مدیرە نەگۆ کاکە لەو دایرێمە فڕاش و سکرتێرەوە نیە بابای لە خۆی مدیر هەموو مدیری کاکە ئەو شتانی کە دەبینەوەش لە خۆی مدیرە ئەمەش مدیرم وەڵا بابا ئەوە تەواو کاچکۆم ئەتوو لە دەرێژ ئەمنت ئەزیێدا لەلێگەر هەنێک لەگە مامۆستای دانیشم قسام بکەم ئەستا بڕۆ دەرێ ئەستا بڕۆ دەرێ ئاوی چی هەدی بڕۆ دەرێ مامەجان ئەوە تەواو نییە نا لەکەی برێ ناین بەس ئەمە هەردی باش ئەستا بڕۆ دەرێ ئەستا بڕۆ دەرێ یالا کاکە مامۆستا ئەمن مەمنون باش خوا حافظ دەبینەوە ئیشاء دێن ئینشاءڵڵا خوا حافظ سەرچاو چیشینێ بەڕێوەبەر سەرچاو بڕۆ کاکمە لەگەڵی بەڕێکە مامۆستا قوربان تو دۆستەکەیەوە مامۆستا بەچ عەقلش دەچی دەتێم گەی نەبزانم بۆ نەچین ئێ باش مامۆستا کابرێ دەناسی نا ئێ باشە مامۆستا داواتت دەکا دەچێت لێ بەکەی خۆنانەکەی دەخۆی ئێ باشە مامۆستا ئەوە دەرمانێکی لە خواردنەکەی کرد کە تو سەر خۆش دەبێت و ئاگات لە خۆ نامێنێ بۆ دەزای لەو دنیاینی وانە ڕوت دەکەنەوە ڕسمەکەت دەگرن مامۆستا بە کۆمپیوتەر دوو کچ لەو دادەنێن و لە فەیسبوک و لەوانە براوی دەکەنەوە کە بڵایش کرد ئەیا کەڕاوەتی دەچی مامۆستا وەیە نا بڕۆ پێیان بڵێ ناچین تەواو ناچی مامۆستا ناچین تەواو بڕۆ تۆ ڕاست دەکەیت ئافرم ئەتۆ زیرەکی ها مامۆستا لە بەتومە کو بە نەعاقلێ دەچی دەی باشە فەرموو چۆ دەرێ مامۆستا باشە لەبڕۆ دەرێ سەرچاو باشە باشە زانیم تەواو ناچین بەجێم دەکەی مەچوو یانێ بچی خراپە تەواو وەختە دەکەم ناچین فەرموو چۆ دەرێ بتەمای مەغرب بە مەغەستە لە بڕدا دەکات چیشینێ بەڕێوەبەر نا فەرموو نا فەرموو نەمینێ زەلام خۆی سووک و چلو کردێ بەم درێت و خۆت سوو کردی کەپوت ئەوەندەیە ناو لە پوت ئەوەندەیە زەلا خوا کە عیب نییە سەر و سمێرت ناسمێری نییە دەوڵا ئێستا لە گوندی ماری داکەم با بە شەرەفم با پێم 1000 شاپی تێرەدا دەیگو کو دەبی زەلام بێ سمێر ئەمرد نەمینێرە وەڵا بەم درێ خۆ سووک و چلو کردی والله هەنگریانم تا خوا درێ بەسا دەوڵای سمێنە هەتا هەر دەستم لە خێوێ لە بەقل بگرانی خۆم عازمانم نییە بەم درێ سووک و چلو هەیش شەیتان بابا تووشی قەت لەشی نەبوو ئەو چێ شتە عەنتیکە ئەو چێوە ئەو چێوە ئەو چێوە ئەو چێوە دەچێ ئەو چێوە دەچێ هەتا کە مدیری دەچم چی کە مدیری دەخلی ڕاستە باشە تاتوڕەکەم دە قوربان فەرموو خوشکم دەمێ بچمەکەم بەڕێوەبەری بچم فەرموو بەڕێوەبەرم فەرموو بەڕێوەبەری چییە تو کاکە بەڕێوەبەرم کاکەتەوە ئەتوو بەس بەڕێوەبەری بەڕێوەبەرم فەرم شت ئیشت بم بۆ دەمێ بچمەکەم بەڕێوەبەری خوشکم ئەمە سکرتێری مدیریمە ئەوەش فەڕاشی مدیریە فەرم لە جێ خۆ فەرم باش خۆشحاڵ بووم کە جنابت هاتیە ئێیانە هیوادایم کاری باش بکەی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا مامۆستا گیان داوایەکی بچووکم لە جنابت هەیە فەرموو ئەمرکە حەز دەکەم وێنەیەکم لەگەڵ بگی بە یادگاری لام بمێنێتەوە بە خۆشحاڵیەوە فەرموو ئەگەر کاکی ڕسمەتمان بە چاوان والله بس أم درت ما مصطح كاكا كاميجا ويل أخوته بيسوينا ها إيه تدير تيوا ولا كريه يا رب ولا هاكشكم برودر ديال بايلا كام هلا برودر ديال برودر ديال يلا اسمت كايكم ددكاي برودر ديال برودر ما مسترك ما مسترك لتشي هو خشي من ورا برودري أتو برودري برز والله طاوة نا والله طاوني دوها بيك ورس مش تقرين وياد قاري والله في وديا بيزناكو بيخوي ما مستان أتو هذه ساعة أخي وسلامي ما هو تبى ساعة أخي شو لقوا شوي دبري لبرشي يا أخي ما هو تقول لبرشي شنو هاي المعاملات اللي تيان دانا توا شنو هاي بفير اللي تيان ران كرديا شنو هاي الدستا
مامۆستا چێناریە کابراکە کەیفی وتونە هاتێ و شارڕان ڕشم لەگەڵ دەگری سبر لە فەیسبووکی بڵاو دەکاتەوە ئەوجە خەڵدرێنەوە مامۆستا سەرژنانیە مامۆستا ڕشم لەگە ژنان دەگری 50 کۆمێتی دۆ دێک دەرێەوە جوان یەک درێ پیرۆزە یەک درێ هەلە 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 ئەو هەلە هەلە ئەدمع معنایە مامۆستا ڕاست دەکە کاک هەلیکو ئەو ڕاست دەکە مادی بوو مامۆستا باشە دەبڕۆ دێ بەس مەمنونم مامۆستا دیوە نەسە دەرێەوە تۆش فەرموو بۆ دەکە بردەری بردەری ڕەندەی کاکە دێ فەرماوەستە نا ئەتو براگەڕێ بەخۆیت دوچی نایمە دەرێ فەرموو ها من لە ژووری خۆم دەم بگورە مامۆستا سەرچاو عیبە مەخلیش غەیرە و خۆش دەکەێت عیبە عیب جان عیب والله عیب كاكا مؤامرات فرم دروشة الفيسبوك عاية ما وصل دسجا وكانت تشيش المزار يوم تشيش المزار بلا تسجل حكومة ديوتو بس ما تشيل لك القرب بصري خوتنا هات بخوت استخبارات نبوه انت اول سمي سلمي هم لو قرر هذا كبرى كل شربت بخوي شربت والله يسمع والله والله انا ناقش وانا بري کاکە مەخ بري دەبلیسی لەکوێ قربان بمامۆستا دبليو سي طبعا ما وصلنا هاتي اورو هو اجازه وقلت اورو قلت اذا تسم اقامه خو من يدك مفتر سفاره سيتي مامۆستا بس ما قلت غايب ده مش غايب هذاك مامۆستا غايب دمك نخو کورە کاکە چ غایب دەدەن مرافق مرافق مامۆستا مرافق كان زاد وش دخل خاين داخل دكري نفرت لك داخل دبي او مرافق لا يندر بخور وليد کاکە ئاو دەست عودست عردس دي سانا وقت تلقيني مامۆستا زاد لو شتانه زور زينك زور ام زور كيف بي كاي بغي دستكو ما مستمتع تمشك او اوش دست او دست لا حول ولا کاکە ئەو شوێنەی کە ما وصل بيتزا ايوه والله ما وصل بوفا بيتزا مانيا کاکە نانەوێ حەق شێتان کردم اول شيء ما وصل اول شيء كذا ما وصل بێزار بووم بەڕاستی بێزار بووم چیەوە کورە وەڵا خەڵکە زۆر سەیرە بە قورعان یعنی دەبێ بەڕێوەبەرێک لە شوێنێک لە دایرەیەک داوام دەکەی ئەم هەموو ماستاو چیت چیە دێت ئەو دەڵێ ئەوا بکە ئەو دەڵێ ئەوا بچوو ئەو دەڵێ